پێویستە هەموو کەسێکی هەوڵ بدات کە ئەو نەخشەی بستە لێشی ئینسانی کورد. ئەوە کوردستانە. ئەمێن ناوم عەبدوڵڵا غەفوورە، داک و بابی من هەولێرینە، دایکم کوورەچیە، بابیشم گەڕەشی خانەخایە. بابی من هەنجین کچکە دەبێتن، دایکی بابی من لەگەر خۆی دەباتە دیبەگەی لەوێندر هەتا گەورەی دەکاتن، هەتا فەراقە دەبێ کوردواری خۆمان گوتنی. لە پاشان لەوێندر دوازدە ساڵان دەبێ ئەوە دەبێتن و ئیتر خۆی پێڕاناگیرێ، دەمەک دێتەوەکن ئێرە کن خارێ دەمەگە لە کنەوی دەمەگە لە کنەوی ئیتر هەتا ئەوە بووە باپیری من هەوڵی ئەوەی دەکاتن دەرێ وڵای ئەمن پێم وایە زۆر باش بوو ئەگەر بێت و ئەمن کچێکی خۆمی بدەمێ داچی من بداتێ وەلو ئەوی کرێ جێگایکی بێگزاری ئۆقرە بگریتن هەدەسی داچی من لێ مارە دەکاتن داچی دەباتە دیبەگەی لەوێندر ئەمن لە دیبەگەی دایک دەبووم. من بخۆم لە 23/8/1947 دایک بوویمە. لە پاشان گوتنی کە ئەمن هەتا سفی شەشی ئیبتدایی سەرەتای لە دیبەگەی بوومە، پاشان ئەمن دیبەگەم بەجێهێشت. متۆستەم کە پیاندۆگە ناوەندی لە مەخموری تەواو کردیە، پاشەوی کە هاتیمە سانەویم لە هەولێر تەواو کردیە، پاشی سانەوی چووم لە کولێ پەروەردە لە بەغدای لەوێندر کولێم تەواو کردیە. لە پاشان چوومە مۆسکۆ لەوێندر ماستەر و دکتۆرام لە زانکۆی مۆسکۆ وەرگرت. کوڕینە ئەو خانیەکە ئیمە بوو، ئەمن لەو ژوورە دەنووسم ئەلێرە ئەو ماڵێن بوون ئەو دەرکەیەکەش بوو، ئەو ژوور دەرکە بەس پێشان دەرکان ئەو هانە بوو، دەرکان وەچی زمانی قەدیم بوون، دەرکانی دار بوون، داری جیز بوون، ئەوەندە قورس بوو، ئەوەندە قورس بوو. دوایە ئەمە چما کراستان ئەوەکە دەرکەمان گۆڕی وەتەنەگەی ئەوە دیواریان کردۆشان کرد. ئێرە گەڕەچ کوردچانی ئەوە هەموو کوورچینەوانێ هەموو کەچکارێک دێنە خزمێک دێنە یەک دەناسنەوە هەمویان لە ئەوراوە چێ دەشین. ئەو دەستبینان کرد دەچونە کوورەی جاران کوورە لە کووران بوو، دوایە بردیانە لای پیرداودی قەتەوی ئەو جاموس بینان دۆرێک دەهات ئەلێرە
وش قلت أنا همش كل شيء خرب ونسوال اللي ولا كده بون دروش نسينا يندلو هوار الدهاتنا أو يعني تجيش أو جاني من شيرنو تعرف همش تقدر خاني تجيش تي كتلا أو جهمون روج أمن لو ما ردات ما دري بكرة دا تشوم حتى كل ما أحمد أو خالك تازي بيم شاندان لأن دس مسجد يترلو حتى دقيش عن زملاء وزيران لأن الثانوي هبو همون روجه بوري دسمي ويندرو هما مش دقرامو او راسي بي داك بابي من حرتن دري فقير بون دست كرد بون هيت نبو اما او راسي بي هتاكو تيرنا ندبو ناني ما ندبو اخر روجي هواركي كدانش بيكو او شو كداكم بيمرت شو كداكم نستين نو جي مرت بما مي قلت هسمانيه تبكين اما يعني برواب كلماري اما هشتغ نبو حتى ساور نبو نيسق نبو زوربي هوارن امانانو خرماورون ما عند اخوار تيجيشتي باب شو ندق اخوار كريمه جمع يبزان خاصتكات باب ايش ذكر بس ايش كا انا بوكا دمك زري دفروش دمك نفسي دفروش تيجيشتي دمك تخانه شي هبو تخانه ايش ذكر يعني زور زحمه تيجان براستي أو ساري كأمن سنة يوم توكل أما السيزدة كاس الدورية كم ناجح بوي أو كهموي معي والله أمن بريالي أم بيشتبوا من خزمة خمان بيشتبوا كاري كلا بوستي إيرا بوستا كلا بيشتغلاتي أو كونك أجر أو بوي أمن شو كان كابرا عرب كي مدير كي كابرا عرب بو قلت والله من بيشتي من يردين كاري كارك ما أنت هجدني عليها أم دميري كارك كم قلت تتوكل قلت مساني متوكل دي قلت دوري سندم قلت هي كم هو مشاكل دون زور بقوي قلت دوري كم أود كرديا دتوي بي كارمن دي بوستي برودر ليرة نكريرة برودر بيتو بس بخيني كره داكت سبابة تساو والله يوم نكري بخيني آخر كيف قلت دري كذب يترو ما مستاك ما نقول السنة ناوي عبد الرحمن ياسين بو عبد الرحمن ياسين أمن زور باش بلا ميجوي يجزال زور باش بلا ميجوي ككل يوم تأكل بمن قلت عبد الله بيأتوا بتشي كل تأكل ما مستأخم كل بس ما كل يوم نات ما بس ما كل هيش تكم اليوم بس ما كني قلت عبد الله اشتكت في بلام أو جا أقصى زور كاري تكردم قلت أمن ساكت كم هنيشكم درابو كطلبة كل يوم يكسر شو ميشكم كل أو هنيش دراية شو كل تأكل ده فش أمن نات ما بس والله شو ما قلت شيء لكل يوم دوام كرت فيم نكرا بخير براسي هيك لك من نار من ابو بخم والله هات مو دا فيلم يادي بخير قلت كرم اتو ليربي ولير النبي صار هد الروا او جاء قالتو بتسي بخيني لكل ليندر صار يعني حفتك مانجا صار كم تردبي حتى اتو سكري برو لين بخيني برسيده وين برسيبه والله بجي يمكن سانشو كل دوكا السابون ياك شنا يصلح بو صلاح مدامين بيدرين يشا مغديد قابرشي بيدرين او دوا من يشتان سلفي بينزي سنه يوم تاعك بمنا دكتور اما جنب بابا دكتور شو عالي شو كلام سلفي بينزي ما يشتان كل دا ما دزانيته هردبيه او زينا ما حلو كوفي الدري اما براستي انسان شي تفهم يعني او بيتين وش قلت لي او انا قلت ان اتوبتي بخيني باشا قلت ما الاقر يا ما تيم دن او مو تندبم دواي امن شوما موسكوي سر حسابي حزبي الشيوعي اوان اميان نارت شوما موسكوي يندر دكتوراه ماستر دكتوراه من يدر وقرت امن جامعه موسكو كليه جغرافيا لان كليه بيداغوجي كليه جغرافيا متوكل ديا لسال 1908 صالي حفت جنم هنا غوران وروناك مان ليبو غوران لسويديا روناكش ميردي كدي بكرش ألماني لألمانيا
مارەکەی من کەچیتە سەر جادەیەکی پان بەردەوام تڕمبیل هاتوچوو دەکات. دواییە شەوان شەو ڕۆژ تۆمبیل هاتوچوو دەکات. لەوێنێ بێزار بوون لە فڕەفری تڕمبیل و منداڵ و قڕ و هەڵا و هۆریا و بەیانیان زوو هەر دەستێنن داخوا چ دەقەوما هێشتی بەڕاستی ناتوانم لە شارێ بژین. دوای بڕیارمدا ئەمن دەبی بچمە جێگایشی ئارام بژین. ئەمن دەسم لە گوێی دەژیم. ئیتر وەش وتن لێرە ئەمن لێرە ئارامم ڕەحەتم سەرم شەوان ئێستا کە ناتوانم لە هەولێرە بنوم. هەر وەختەشی لە هەر جێگایشی بووم لە هەولێرە بووم لە سلێمانی لە کەرکووک هەر جێگایشی لە بەغدا هەر جێگایشی بووم یەکسەر کە هاتمەوە دێمەوە گوندت. ئەمن هەموو جارە دەرم بەداخەوە کە یەکەمین کتێب بە زمانی کوردینەوە. یەکەمین کتێب دوو کتێبم پێکەوە دەرچوو. یەکێکیان بە بیلۆگرافیای کوردستان ئەو کتێبانەیە کە لەسەر کوردستان نووسرایە بە زمانی عەرەبی و کتێبێکیش بە ناوی گوندەکانی باکووری کوردستان کوردیەکە و تورکیەکەی. ئەو دوو کتێبم سەرەتا دەرچوو. هەردووشی من لە مۆسکۆ چاپ کرد. شێست و یەک کتێبم چاپکراو هەیە. هەندێک کتێبەکانم چاپی دووەمیان هەیە سێمیان هەیە هەندێکیان 6 جار چاپکراتەوە. و هەمکەش ئەوجا چ گوتێنێ من هەندێک کتێبم بە تورکیش نووسیە بەس دوسێ کتێب هەیە دەبایە بە زمانی تکەبایە. مەسەڵەن من لەسەر گوندەکانی باکووری کوردستان نووسیە. ئەگەر بە سۆرانی خۆمان بنووسین هیچ سوودێکی نییە لەوان تێگەیشتی ئەوانم بە تورکی نووسیە. یەک دوو کتێبشیم هەیە لەسەر تەقسیماتی کشوەری دەرەخ شەڕق کوردستان ئەوش بە فارسیە. بەس ئەو هەندە ئەوانە دەکومنتن نووسین نینە دەکومنتە لەسەر گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەر ئەوەدا. وە کتێبێکیم هەیە لەسەر ڕۆژئاوای کوردستان ئەوش بە عەرەبیە لەبەر ئەوەی دەکومنتەکان هەموو بە عەرەبیە پێویستی ئەوم نەکرد کە بیاکەم بە کوردی چونکە ببایە کوردی ئەو سوودێکی نەدەبێت. لە منداریەوە خەریکی ئەوە بووم کە ئەمن نەخشەیەکی کوردستان دروست بکەم کە چوومە ئەوەی بەغدایە لە چوومە عێراق خوێندم لە بەشی جوگرافیا دەستم کرد بە کۆکردنەوەی نەخشە. هەر نەخشەیەکم لە جێگایەکی بیت بە ناوی کوردستانی تدا بە ناوی شێکی دابایە دەم کڕی هەرم دەگرت. بۆی لێ هات خەڵک ئەو کەسانێک ئەمیان دەناسی لە هەر جێگایشی نەخشەیان بەدەست بکەت بە ناوی کوردستانی سەد بە لۆمیان دەهینا. ئەو بووم چوومە مۆسکۆی. لە مۆسکۆ بڕیاری ئەومدا و نەخشە دروست بکەم. لەگەر ناوی چیە بڵاوکراوەی ئاپێکێرەوەی لەگەرەوی ڕێکەتم بەر لەوەی دەست پێ بکەین نەخشەکەم دانابووە ئەوەکەم کردبوو جارێکم دام بە ڕووسەکان بە هەڵە ئەویان کرد. یەک دوو نەپارەشم دانێ. لە پاشان گوتم با کەسێکی پەیدا بکەم لۆ ئەوەی هەڵمەی تەکنیک کەم لۆ بکاتن ئیشی تەکنیکی. ئیتر ئەوە بۆ هەنجی لەگەر کەسێکم پەیدا کرد لۆ ئەوەی کە لەگەرم لۆم ینی لایانی تەکنیکەکەم لۆ بکە. ئەوش لایانی تەکنیکەکەی نەدەزانی ئەم پێم دەگوت ئەوم لۆ بکە ئەوم لۆ بکە ئەوم لۆ بکە ئەو دوگمەم لۆ بینە ئەوم لۆ دانێ ئەوم لۆ بکە ئەو وەشگوتنی بە ئەمرم ئیشەکەی دەکرد. ئاخیرەکەی نەخشەکەمان ئەوە کرد. نەخشەکەمان بەڵاو کردەوە دەنجی داوە نەخشەکە. ئیتر ئەوە بوو سێ چار جار ئەو نەخشەیە چاپ کرایتەوە ناوی میشان هەندەسەر نەنووسیە. ئەمن پێم وایە ئەگەر ئەو نەخشەیە پێویستە هەموو کەسێکی هەوڵ بدا کە ئەو نەخشەی بستە مێشتی ئینسانی کورد. ئەوە کوردستانە. زۆر لێم دەپرسن ئەرێ بابا تو سنووردگاینتە سەر کەنداو. کاکە بەخۆی ئەو من چ بکەم؟ ڕاستە کورد ئەوڕۆ لێوەندە نمایە بەس کاکە ئەگەر لە ڕووی مێژوویەوە تەمەشایەکە سەبەرەوەشی گوتن کوردەکەم بەرەو سەرەوە هاتیە جێگاکە بەجێ هێشتیە چ بکەی؟ لەورای دەگاتە سەر ئەسکەندەڕۆن لە 100 تێگەیشتی لە 100 تێگەشتی بەس ئەوش گوتێن ئەوڕۆ کوردی تدا نمایە ئەوجا هەر دەبێ گوتێن قسێکمان لەو پەیدا دەکەن هەر دەمێ ڕخنەیەکمانی دەگرن ئەوجا ئەوە کەنجی کوردستان بووە لە باتی ئەوەی
هەوڵی ئەوە بدا کە شتەکەی بچەسپێنیتن ڕخنە لێ دەگریتن ئەو ناکرێت ینی ملەتانی دنیا ئەوان نییە مەسا ئەرمەنەکان دەزانین نەخشە ئەرمێنیا دەگەنێت چێندر دەگەینە هەتاکو دەگەینە لای مەناتێ ئەو لای ئەوە ناکرێەوە وان ومانەوەە هەموو لە ژێر لەو نەخشەیەکە ئەرمەنەکان بڵاوی دەکەنەوە ئەمە ملەتێکی ئەوەی نانی هەردەم دەمانی خۆمان بشێ کاکە ئەوە کرایە ئەوە کەسانە کردی کە شارەزایە ئەگەر لە 100 شارەزارە بیتن شارەزایە تێگەیشی لە تو باشی دەزانانی لە تو زیاتر تێدەگا ئەخر بیچەسپێنە ئەو دەمەگە نەخشەش دروست دەکەن ئەوەن کۆکەی ئەسەکان دەگە نەخشێک بڵاو بوویتەوە ئەوەندە دەشتی نیوە هەموو لە ڕوستانە لە ناولا بردیە بەڵاویش لە هەموو لە دەستگای حکومەکاندا لە هەموو جێگاشی وەڵاو کرایتەوە کە پێیان درێ بابەوە مەکەن بلە کەسێک بپرسن شارەزاییەک بە کەیفی خۆیان تێگەیشتی دەیکەن ئەخە ئەوە نەخشەی وڵاتێکە ئەتو ناتوانانی بە ئارزوی خۆتەوە بکاتن ئەو سنوورێکی ئەمن کێشایتم زۆر بە زەحمەتیەوە ئەوە نەبی برێ ئەم لە خۆمەوە شوورەکەم کێشابیتن چەندین لانی مێژووی جوگرافیایی سیاسی ئابووری ئەوانە نەتەوەی هەموو شتێک بەرچاوی گرتی ئەو زاو نەخشەوە کردیا هەرچەندە پێشتر جۆرە نەخشەشی لەو بابەتێ هەبووە ئەوجا چێ کردیتی نازانێت ئەو لە کتێبەکە نووسی کتێبەکەم توانی ساگە کەسێک پێویستی پێکرد توانی بخینیتەوە بەس ئەو سنوورە بەو شێوەی کەس نەیکردە پێشی تابندەکە چییە؟ یەکەمینیان سنووری نێودەوڵەتی دیاریکرایە دوو سنووری هەموو ئەستانەکان ئەمەلباتی پارێزگای ئەستانی بەکاردێنەوە هەموو دیاریکرایە ناوی هەموو شار و شار مرکزی ئەستان مرکزی قەزا مرکزی ناحیەی لێ دیاریکرایە هەمووی بەڕاو ڕەنگا و ڕەنگە و سنوورەکەی لە هەمووی گرنگتر سنوورەکەی بینی کوردستان و وڵاتانی دەوروبەرە زۆر کەسێ دەبینی خەتەشی دەچێشی ئەو حالەتی گەشتی ئەوە نەخشە نێبڕاستی دەبی ئەتووشگوتەی نەخشە بڕک خواروخێ چیزدا هەیە خواروخێ چەکەش لەسەر بنەمای مێژووی جۆرافی ئەو شتانەدا ئەوە بکەیت یانی ناوی چییە دیاری بکەیت هی من جیاوازی لەگە ئەوەدا گرنگ ئەوەیە ئەتو سنوورەکە بچێشی سنوورەکە لە چێندە هەتا چێندر دیاریکردنی سنوورەکەیە مثلا عێراق لۆ دەگری وەڵام شتی وام دیتە تێگەشتی هەر بە خەیاڵمدانە دەها تێگەشتی ئەستاکە بست بە بست ئەوز باش تەکرۆ بجەرمەوە کاتی ئەوەی کە ئینگلیس عادەنیان داگیر کردبوو نەخشەیەکی عادەنیان دروست کردیە ملیمەتر بە ملیمەتر ئەو مارەکەتە چێندر ئەو بینایەکەتە چێندر ئەمش ڕۆژەشی لە عادەم مامۆستا بووم عادەنی چوون بە دوای ئەو نەخشەی دەگەڕام وەبی شەشی لێ فێر بم گوتم بابا ئەوە نییە کورە چێ ئەوەی دەکاتن ئەوە لە چ بەزەست ناکەی چوومە لەندەن لەسەر لەندەن لەسەر جات دایفرۆشت بڕوا بکە هەموو کتێبەکان لە باری خۆی لە مەیدانی خۆی باشترە مەسەن جۆرافی ئابووری نەفت جۆرافی کوردستان ئەخە جۆرافی کوردستان کەس نەینووسی بوو پێشی بکاکە جۆرافی ئابووری نەفت کەس نەینووسی بوو سنووری کوردستان کەس نەینووسی بوو دانیشتوانی کوردستان کەس نەینووسی بوو ئەمە دەرێم کوردستان نارێم تێگەیشتی ئەوانە هەر یەکە گوندەکانی کوردستان ئەتنۆگرافیای کوردستان ناوچە کورد لێکۆڵینەوە لە کولتوری مادی سەردەمدا دا کتێبی بکە هەر یەکەی لە بواری خۆی جێگای خۆیتی مامۆستایەک جۆرافیەکە تازە چونکە چاپی یەکەمی جۆرافی کوردستان لە ستۆکۆڵمی دەرچوو ئاپێک چاپی کرد چاپی دوێمیان لێرە دەستگای موکوران ئەوتە لێ ڕسمەکەشم لێرە هێدایە مامۆستای نووسی بووی ئەو کتێبەیە کە دا ساڵە ئەمە چاوەڕێی دەکەیت هەر کتێبێک لە بواری خۆی بایخی خۆی هەیە یەک شت لە گۆڕ هەیە ئەمەی کورد ئەوەندە
أوينا يعني بدبختين زور كسي أجا كتبه شو بنوسي كتبك وارك يكمل كتبي لو بواريدا دري باش أنا جو يكمل كتبه لو بواريدا كامل نسيتم أما بيسوانا دري بداخل شيء زار زور جوروا أو كتبي كي كمل لو ميداني كرايا خوزيا خلشي كبيش من بيكد بايا أو زمين فرق كرت شيء تيجي كاميرا شانا زبودك ولا كتبي كم بو كنا نبياتهم بقريه دبوا دانس على بيس على بلورو دبا أو يشبك لا أو راسي أمن خوش متنيات جغرافي نيمة أمن أتنو جغرافيا بين جغرافيا وأتنوغرافيا بابتي شيء زار خوشة كسس الأوين النسية كسس أو بابتي إيش هناك حتى لموسكو أو كسانك أو بابتي داخلين زور كمان أو جا أمن بس وش قلت لي أو راسي بالجغرافيا كش أمن ويستمنا نامي الدكتوراه كمش الجغرافيا كردستان بيتن بس جامعة موسكو قلت كاكا أمن الجغرافيا كردستان نرسم قلت والله أمنات وأنا ريد بدين كسي كذي ببرسالي في بكم زان سرين ولا كابلاك كبرسالة بيكردو كهاد أمني ديد لنا وجامعة موسكو قلت ورا أو تدو تبكي قلت له تبكي كمان نفس الجغرافيا كردستان نرسم قلت نبي بنوسياتو كل كاكا لون هنرسم علمه أمن الجغرافيا نرسم قلت نبي إيه قلت كاكا أنقول إيه رجعت أنا رجعك أويا لكاتي وشو قلت مناقشة كردني دتواني داي بخي كسنية الناوي بس أمنو أمقوبين قلت نا وتوش برامج لكن نخي برو لسوي بنوسا لسه عراق بنوسا قلت لا شباب هسه مثلا دانشتواني عراق بنوسي أو قلت مدردك إمتان لجانب رجعك فير بمزام إيش كو دكري كو كتب دنوسي كو أو دكريتن أو دردك إمتان لجاني والله نامي دكتوراه كامل سر دانشتوان نوسي يتلو روجوا تخوني أو بابتي نكتمو لو رجع من سكر سانمس عندك جار أو رخني لأدري وكون ناسيوناليستك توشاي جغرافيا كردستان دكاتا نخير لبر أو جغرافيا كردستان ننسرايا لبر أو عند قران كاري بس دهاتيا أو عند شاشان ودروس كردينا أو عند سوريان قورينا زورش تمان لبير كرديا كأوا خاتش إما أو جورشتان ده بابرس اشتكلوا بجرمو روجك أمنو ما مستاق ناينم شوكا حقي أويني نايبينم ليم ده برسي دكتور عبد الله بلقيتو تسيا كركوك كردستانا أو قوايا كابلايا كوشو قلتني هموش تشي دزاني الدنيا ده باشا قلتم أدي بلقيتو تسيا كركوك كردستان نيا قلت نبي برسالة بكيوها باشا قلتم لو نبي هيتو برسالة بكم لو تو حقا لو تو الرواية بوشوي برسالة بكي بس لو من الروانية برسالة كتب قولهم برين بوشوي لهم كان أو زا أويك أم لبر أوي أو ندسر يعني الشواندينا أو ندسر يعني الشواندينا أو ندى قران كاريان بدا كرديا ويلي هاتنا ناس وكاك إساك جنزا كان من هم زال دبرسي أنا ما مستا كركوك كردستانا دو زورا أو جاي داخا لو برسال لو ده كركوك كردستانا دشمن نيتك داي خود نيتك داي ناهل تيجي لد قورن أو زا أو وايلي خلشي كرديا أجر شيء بحقيقة بنوسي فدوى وشو زيد الروية ناسيوناليستانية أبدا أمن لو برادم أويك أمن كيتم يخ متر عادي كسي ببرنكتها هي ما بر خلشكتها بس كسي هي كسب ببر إيمانكتها